کۆرت ئەنگڵ ئەو پیاوەی زۆرانی لەگەڵ شکستەکاندا دەگرت. ئەمە چیرۆکی هەوڵدان و کۆڵنەدانی یەکێک لە یاریزانەکانی جیهانی زۆران بازیە کە وێڕای ئەوەی لە ماوەی ژیانیدا چەندین کۆسپ و ناخۆشی دێتە ڕێگەی، بەڵام لە کۆتاییدا دەتوانێت بەسەریاندا سەر بکەوێت. وێڕایەوەی لە هەندێک باردا پێی وابوو کە ئیتر ژیان بۆ ئەو کۆتایی پێهاتووە و خۆی بەدەستەوە داوە. کۆرت ئەنگڵ هەر لە تەمەنی منداڵیەوە ئۆگری باوکی بووە. بە بەردەوامی بۆ هەموو شوێنێک لەگەڵ باوکیدا دەڕۆشت، تەنانەت بۆ سەر کارەکەشی. باوکیشی هەمیشە ئارەزووی دەکرد کە ئەنجڵ ژیانێکی باشتری هەبێت. خەونی ئەوە بوو کە کوڕەکەی ببێتە یاریزانێکی زۆرانبازی جیهانی و داهاتوویەکی باشتری هەبێت. باوکی ئەنگڵ کاری شۆفێری ئۆتۆمبیلی بەرزکردنەوەی دەکرد. ڕۆژانە بڕەپارەیەکی کەمی وەردەگرت. لەگەڵەوەشدا ژیانێکی پڕ خۆشەویستی لەگەڵ کوڕەکەیدا بەسەر دەبرد. بەڵام بەداخەوە کە باوکی ناتوانێت سەرکەوتنی کوڕەکەی بە چاوی خۆی ببینێت، بەهۆی ئەوەی لەسەر یەکێک لە ئامێری بەرزکەرەوەکان دەکەوێتە خوارەوە و گیان لەدەست دەدات. ئەو ڕووداوەش کاریگەریەکی زۆر لەسەر ئەنگڵ دروست دەکات. لەگەڵەوەشدا دەستبەرداری ژیان نەبوویەوە. بڕیار دەدات کە خەونەکەی باوکی بهێنێتە دی. بۆ ئەوە شەو و ڕۆژ دەخاتە سەر یەک و دەست دەکات بەڕاهێنان تا ئەو کاتەی کە بەڕێکەوت کەسێک چاوی پێی دەکەوێت. دەبێتەوەی ئەوەی تەواوی ژیانی بگۆڕێت. تەنانەت وا دەکات کە کەمێک لە ئازارەکانی نەبوونی باوکیشی بۆ کەم بکاتەوە. ئەو کەسەش ڕاهێنەری بەناوبانگ و ئەفسانەی زۆرانبازی دەیڤد شۆڵتێز بوو کە بە شێوەیەک یارمەتی ئەنگڵ دەدات لە ماوەیەکی کەمدا دەیکاتە یەکێک لە باشترین و لە یادووترین یاریزانەکان. بەڵام ئەم خۆشیەی ئەنجڵ زۆر ناخایەنێت، چونکە لە کاتێکی دیاریکرا و کەمدا ڕاهێنەرەکەشی گیان لەدەست دەدات. بۆیە دووبارە ناچار دەبێت کە تەنها ڕاهێنان ئەنجام بدات بۆ یاریەکانی ئۆڵمپیاد خۆی ئامادە بکات. لە کاتی ڕاهێنانەکانیدا ملی ئازارێکی زۆری پێ دەکات. پزیشکەکان پێی ڕادەگەێنن کە دەبێت لە یاریکردن بوەستێت، بەڵام ئەو ڕەتی دەکاتەوە. بڕیار دەدات بەشدار بێت لە ئۆڵمپیاتەکە. بەهۆی لێهاتووی و بەهێزیەکەیەوە دەتوانێت سەرکەوتن بەدەست بێنێت و ببێتە خاوەنی مەدالیای ئاڵتوونی و مەدالیەکەش پێشکەش بە ڕۆحی باوکی و ڕاهێنەرەکەی دەکات. ئەم سەرکەوتنە ژوای لێ دەکات کە ببێتە یەکێک لە بەناوبانگترین یاریزانەکانی زۆرانبازی لە جیهاندا و دوای چەند ساڵێکیش بەشداری دەکات لە یەکێتی WWEدا. بەڵام خۆشیەکانی ژیانی درێژە ناکێشێت کاتێک هەواڵی مردنی خوشکە بچووکەکەی دەبیستێت. دوای ماوەیەکیش لە مردنی خوشکەکەی براکەی دەستگیر دەکرێت بەهۆی ئەوەی دەست درێژی کردوتە سەر هاوسەرەکەی و بەهەڵا کۆتایی بە ژیانی هێناوە. هەموو ئەو ڕووداوانە بە تەواوەتی کاریگەریەکی زۆر دەکەنە سەر ژیان و دەرونی ئەنگڵ بە شێوەیەک کە ئەم جارە ناتوانێت بەسەرستەکانیدا زاڵ بێت. پەنا دەباتە بەرخواردنەوە و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان. دواتر دەستگیر دەکرێت، لەلایەن دادگاوە سزای ساڵێک زیندانی بەسەردا دەسەپێندرێت. ئەو ماوەیی لە زیندان بەسەری دەبات وای لێ دەکات کە دووبارە بەخۆیدا بچێتەوە و بڕیار بدات کە لە مادە بێهۆشکەرەکان دوور بکەوێتەوە. دوای ئازادکردنیشی بە یارمەتی پزیشکەکان بە تەواوەتی جڵەوی خۆی دەکا و دەست دەکاتەوە بە ژیانی ئاسایی خۆی. ئازاری زۆر چەشت، بەڵام ئەوە ڕوونە کە تاکە شتێک کە توانی بەردەوامی بە ئەنگڵ بدات هەستانەوەی بوو لە دوای شکستەکان، چونکە هەموو هەستانەوەیەک هێزێکی زیاترت پێدەبەخشێت.